سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە هەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم هەڵقەی بەرنامەکەماندا باز لە دەنگدان دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا دەنگدان مافە یاخود دەرکە؟ چۆن دەتوانین لە ڕێگەی دەنگدانەوە گۆڕانکاری دروست بکەین؟ ئایا ئەو کەسانەی کە تاکو ئێستا کارتی بایۆمەتریان وەرنەگرتوێتەوە و دەیانەوێت دەنگ نەدەن دەتوانن گۆڕانکاری دروست بکەن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بەپێی سیستەمی هەندێک وڵات تۆ دەنگدان شتێکی ئیختیاریە، دەتوانی بچی بەشداری بکەی، دەتوانی چی بەشداری نەکەی. و ئەو نەشی من بڵێن شارەزایم هەبێ یا بیستومە یا خوێندە بێتمەوە، لە هەندێک وڵات تا دەنگدان و شتێکی ئیجباری لەکراوە. ئەمە لە ڕووە یاسایی یا لە ڕووی سیستمە باوکی هەر وڵاتێکەوە. بەڵام وەکو جانبە معنەویەکەی ئێمە وەکو مرۆڤ خۆی گەورە هەر کەسێکی کە دروست کردووە پێگەیەکی بەرجەستەوە پێگەیەکی معنەوی داوەتێ لە دنیاە. ئێمە ڕاستە وەکو بوون هەین، وەکو جەستە وەکو لایەنی بەرجەستە کراوە، بەڵام زۆر زیاتر وەکو کۆمەڵی حقوق هەین، کۆمەڵێ جانبی معنەوی هەین. ئێمە کە خۆی گەورە دروستی کردوین مافمان هەیە لە زۆر شتە، یعنی مافمان هەیە تەنانە جۆری دینەکەی خۆمان چۆن هەڵی بژێرین، خۆی گەورە اختیاری یاوە پێمان، یعنی حڕێتێکی داوە پێمان لە بیرە لە قەناعەتە لە هەڵسو کەوتە. ڕاستە کۆمەڵی ئەدیانت هەیە زەبتی سلوک و ڕەفتار و ئەخلاقیات و بیرکردنەوەی ئینسانەکە، بە تایبەتیژ ئیسلام ئەیخاتە چوارچێوەیەکی ئینسانیانەتر و چوارچێوەیەکی چۆنەڵێ شایستەترەوە. بەڵام ئەم کەسە کە خاوەنی ئەم مافانەیە، چ لە بواری انتخابات بێ یا لە هەر بوارێکی تری ژیانە بێ، ئەم مافە حەقی خۆیەتی و واجبە ڕێگەی لێ نەگیرێ و چۆنی بێ ممارەسەی بکە. کەواتە ئەتوانین بڵێن دەنگدان وەکو یەکێک لە شێوەکانی ژیانی سیاسی لە هەر وڵاتێکە مافی هەر تاکێکەکە کە بە پێی بنەمای یاساییەکان هاوڵاتی ڕەسەنی ئەو شوێنە بێت کە هەڵبژارنی تیاکرێ. ئێمە نەک بۆ ئەوەی وەکو دەنگدانی ئاسایی کە جەخت لەوەکەینەوە تۆ مافێکی خۆتە بچی بەشداری بکەیت. لە ڕوانگەیەکی ترەوە تەنانەت ئێمە پێمان وایە لە بابەتی قسەکردن لە تەزویرە دەنگدان تۆ ڕاستە مافی خۆتە، بەڵام مافی بەرامبەرەکەشتە. تۆ کە دەچی تەزویرەکەی کەواتە مافێکی بەرامبەرەکەت پێشێل کردووە. بۆیە بەڕاستی تۆ مافت هەیە یەک دەنگی خۆت بێ بە ئەندازەی کەسایەتی و بوونی خۆت تعبیر لە وجانەزەری خۆت بکەی، بەڵام بۆت نییە ئەوە بکەی تەزویر بکەی، ساختەکاری بکەی، بچی مافی یەکێکی تر بخۆی. لە هەڵبژار ناکە تەزویرەکرێ کەواتە دەنگی زیادە دراوە، کە یا دەنگی خەڵک کەم کراوەتەوە یا تا دەنگی چەند بەرامبەر دراوە. بە هەر دووبارەکە تۆ بەرامبەرەکەت زەربی سفرەکەی حقوقی معنەوی و جانبی معنەوی ئەکوژی دەچی لەسەر لاپەڕێ ئەو پرۆسەیە کە پێوترێ ئینتیخابات. بۆیە بەڕاستی ئێمە زۆر داکوکی لەوە دەکەینەوە کە هەڵبژاردن مافێکی سەرەکی ئینسانە. ئەگەر ویستی وا بوو بچێ ممارەسەی کە و ویستی شوانە بوو ممارەسەی نەکە، بەڵام بە هیچ کەسێک بۆی نییە بە هیچ پاسایەکەوە بێ ئەو مافی لێزەوت کە چ ئەوەی کە بچێ دەنگی لە بری بە یا ئەوەی لەژێر تونند و تیژیە لەژێر زەبر و فشارە بێوێ ممارەسەی قەناعەتی خۆی نەکا و دەنگێک بدا کە ڕەنگە هەڵقوڵای بیر و تەسەوور و حەزی خۆی نەوێت. لە ڕووی بنەمای زانستیەوە بۆ دەنگدان و بۆ شازی دەنگدان مافە، هەموو هاوڵاتیەک مافی خۆیەتی پیادەی ئەو مافە بکایانە حەقا و ئەتوانێ بچێت بۆ مارەسەی کە ئەتوانێ بچێت دەنگ بدا و ئەتوانێت دەنگیش نەدا لە هەمان کاتدا. بەڵام بە مروری زەمن گۆڕانکاری بەسەرمانە هاتووە. لە ڕابردووە هەندێک پیانەوە بۆ ئەرکەوە، هەندێک بە ئەرشیشی ئیلزامی یان بە واجبی سەرشانیان زاندیوە، وردە وردە گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ بە ماف. ئێستا مافی هاوڵاتی بچێ مشارەکەکەیان مشارەکە نەکە. بەڵام لێرەدا خوێندنەوەیەکەیە بۆ ئەوەی بۆ گۆڕانکاری دۆخەکە هەمیشە لە وڵاتانی کە لە دۆخی ڕاگواستنی سیاسیان لە دۆخەکان استقراری سیاسی نەبێ، دەنگدان لە ڕووی عرفی کۆمەڵایەتیەوە لە مافەوە گۆڕێوەک واجبێکی سەرشانی لێت بۆی هاوڵاتی بەشداری سیاسی بکە، بۆی هاوڵاتی بڕیاری هەبێت. لە کاتی قۆناغی ڕاگواستنە سیستەمی سیاسی دەڵەمەیە هێشتا نەمەیوە.
پێویستی بەوەیە ئیستقرار وەرگێت کە وڵاتێک ئیستقراری سیاسی جێ خۆی نەگرتە بوو هاوڵاتیان پێویستەکە بەشداری گەورە و بەشداری قورسیان هەبێ بەشداری ڕاستەوخۆیان هەبێ بەشداری ڕاستەوخۆی هاوڵاتی لە قەراری سیاسیە تەنها لە ڕێدەنگدانەوە بێ بۆیە لەم جۆرە شوێنانە هەندێک پیان وایە کە بەشداری هاوڵاتیان لە دەنگدانەوەکو ئەرکێکی ئەخلاقی یان ئاینیان نیشتیمانی لێ بۆ بەشداری لە دەنگدانە بۆیە لەم دیوە سیریکەین بۆ کۆمەڵگای کوردستانیش شێوازێک لە ئەرکی سەرشانی لێ هاتووە کە هاوڵاتی بەشداری بکە بۆ ئەوەی نەتوانرێ یاری بە ئیرادی بکرێ بۆی نەتوانرێ یاری بە مقدساتی دەنگەکەی بکرێ بۆی نەتوانرێت لە جیاتی ئەو خەڵکی تر بریکایەتەوە بڕیار بدا ئەو کەسە بنێرێتە ئەو ئەنجومەنە هەڵبژێراوانە کەوەکو ئەو بیرەکەنەوە من قەناعەتی خۆم وایە ئەگەر لە خۆمە بڕوانم من ناتوانم ئەمرە فەرزکەم بەسەر خەڵکی ترە بەڵام من لە سەرشانی خۆم پێم وایە ئەو مافەی کە هەمووکو ئەرچێک لە سەرشانمە کە بچم گۆڕانکاری دروستکەم کە بچم گۆڕانکاری لە سیستەمی حکومە دروستکەم کە ئێستا طەبەقەیەکی گەندەڵی فاشیل لە ڕووی ئیدارەدانەوە هەرێمیشان بەرە و یان وڵاتیان بەرە و دۆخێکی نادیار بەرە و هەڵدێر بردووە پێم وایە من وەکو خۆم بە ئەرچی بینم وەکو سەرشانی خۆم بەڵامەوە بە هاوڵاتیان شڵم مافە هاوڵاتیان نتوانێت و داوایان لێگەم وەکو ئەرچێک سەیری بکەن بۆ گۆڕانکاری و بەژاریان لە پرۆسی سیاسیدا تابعی دەنگدان مافە بەڵام چوەختێک مافە و کاتە مافەکە تۆ بتوانی پراکتیزی بکەیت کە بتوانی بچی بۆ دەنگدان تۆ چندێک مافیشت هەبێ گەر بێت و پراکتیزی نەکەیت نەیخیتە بواری جێبەجێکردنەوە ئەو مافە دەست ناکەوێت بۆیە مافێکە وەختێک بەدەستێک کە تۆ بتوانیت پراکتیزی بکەی و بچیت ڕۆژی دەنگدان بچی بۆ دەنگدان ئەرکە بەو معنای ئەوە نییە کە ئیجباریە بەڵکو بە معنای ئەوەیە کە تۆ مادامەکی باز لە ئاڵوگۆڕی دەسەڵاتی سیاسیەکەیەوە بڕوایەت بە سیستمی دیموکراسی هەیە و سیستمی دیموکراسی جەچە لە شەڕێگەکانی گۆڕانکاری تایە هەڵبژاردنە بۆیە بەو شێوەیە ئەتوانین بڵێ ئەرکە کە پێویستە بچی بۆ دەنگدان بەڵام دوجار ئازادیشی نەچی بەڵام وەکو سەرتاش وتم تۆ ئەو مافە ناتوانانی پراکتیزە بکەی هەتاوەکو نەچی بۆ دەنگدان بۆیە گرنگە ضرورە کە هاوڵاتیان و دەنگدەران بچن بۆ دەنگدان و نوێنەری خۆیان هەڵبژێرن و ڕۆڵیان هەبێ لە دروستکردنی نەخشەی سیاسی تازە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە. خۆی ئەساسەن هەڵبژاردن بۆ چییە؟ هەڵبژاردن لە خولێکی دیاریکراوە کە بەپی یاسای ئەو شوێنە دیاریکراوە بۆ چییە؟ بۆ گۆڕانکاریە. هۆکارێکە بۆ گۆڕانکاری دەوترێ ئەگەر بە شێوەیەکی ئەکتیڤ و کارە هەڵبژاردن کرا بەپی بنەما یاسایەکان خۆی کرا دووشت ڕوئەدا ئەگەر دەسەڵاتەکە باش بێ کەواتە پێویستی بە گۆڕین نییە تۆ دێی دیسانەوە شەرعیەتێک تازە ئەکەیتەوە بۆ دەسەڵاتە ئەگەر ئەوە نەبوو تۆی ئەو دەسەڵاتە ئەگۆڕی بەپی ئەو میکانیزمە یاسایی و سەردەمی و میکانیزمە ڕەوایی کە دیاری کراوەکو شێوازێکی یاسایی شێوازێکی هوەری بۆچی بۆ ئەوی تۆ گۆڕانکاری بکەیت کەواتە لە ئەساسا بۆ چییە تۆ ئەگەر نظامێکت بەدڵ نییە بچی گۆڕانکاری تیا بکەیت ئەی باشە لە مجتەمەعاتی ئێمە گۆڕانکاری ڕوئدایاننا لە شەرقی ئەوسە تا ڕاستە ئێمە کۆمەڵی نەمازیژمان هەیە بەتایبەتی لە وڵاتانەی کە دیکتاتۆریەتیان تایە میسرە سووریایە کوێیترە یا پێشتر لە هەنێ وڵاتی کە شۆڕشی بەهاری عەرەبی گرتنەوە انتخابات دەکرا هەر شتێکی شکڵی بوو ئەو کەسەی کە خۆی هەڵەبژاردووە حیزبی دەسەڵات بوو سەرۆکەکەی لە سا 99.99 ئێهێنا بۆ نمونە بەڵام بەڕاستی لە مجتەمەعی کوردی خۆمانەیە هەندێک کۆمەڵگەی ترە دەتوانین بڵێن هەڵبژاردن ئەگەر بە شێوەیەکی خایش بێ بەڵام بەرهەمی گەورەی هەبووە ئێمە ئەتوانین من لە پێشتریشە هەر لەم بەرنامەی جەنابەت باسم کردووە هەڵبژاردننی نەود و ڕاستە بربەستی انتخابی هەبوو عەتەبەی انتخابی هەبوو بەڵام لە 100% لیستی یەکێتی و پارتی کورسەکانیان برد 50 بە 50 لەوە هاتووە بەڵام لە خولی دووەما سێرەکە ئەم ڕێژەیە کەم بووە بوو بە لە 175 لە خولی سێما بوو بە لە 159 لە خولی چوارەما کە ئێستاتیان لە 156 یان هەیە بەچە حاڵێکیشەوە لە 156 یان هەیە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی دەسەڵاتداری تەقلیدی کەواتە بە پێی هەڵبژاردن سەرە ڕایبوونی تەزویر سەرە ڕایبوونی چۆنەڵێ ئەو ناتەواویانە کە لە پرۆسە انتخاباتە هەبووە هێشتا ئەوان نەیانتوانیوە دەست بە کورسەکانی خۆیانەوە بگرن و هەڵمەتی گۆڕانکاری ڕووی لێکردوون یەکێتی نیشتیمانی کوردستان لە 10 ساڵی ڕابردووە سێرەکەی دوو باڵی گەورەی لێ جیابێتەوە دوو هێزی سیاسی گەورە لەو هێزە ئەوە بوونەتەوە پارتی سێرەکەی ئێستا گەورەترین ترسی لێ نیشتۆ بۆچی لە نەتیجەی انتخاباتە چونکە هەموو دەسوپیەکانیان بەستووە کە ئێستا ناتوانێت گەر بە شێوەی ناڕەواژ بێ دەسەڵاتی خۆی ئەوە بکات بۆیە بەڕاستی ئەگەر بەڕەقەم سەیرەکەی ئەگەر بە خوێندنەوەی سیاسیانە وربینانە سەیرەکەی
گۆڕانکاریەکی باش لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئاراوە سەرباری ئەوەی لەلایەنی هۆشیاریشەوە خەڵک هۆشیارێکی گەورە ڕووی تێ کردووە و بۆ داهاتوش بەڕاستی هەموو ئاماژەکانی سەلمێنن لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری گەورە و مفاجئی گەورە بەڕێوەیە بەڵام مهمەوەی ئێمە بتوانین ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکی سیستماتیک تەوزیف بکەین بۆچی بۆ ئەوی ئەزمموی فەرمانڕەوایی ئەزمموی ئیدارەدانی کۆمەلگەی کوردی بخەینە دۆخێکی ستاندارەوە سبەینە هیچ هێزێکی تر تەجربەی تاڵ و تەجربەی ناشرینی یەکێتی و پارتی لە پرۆسی ئیدارەدانی کۆمەلگەی کوردی دووبارە نەکاتەوە چ ئەگەر کۆمەڵ بێ غیری کۆمەڵ بێ هێزەکانی تریش بێ ئێمە وەکو کۆمەڵ بەڕاستی کە دەڵێن متمانەی خەڵک بەدەستبێنین لە هەڵبژارنا بۆ ئەوە نییە ئێمە بین خۆمان دەسەڵات بگرینە دەست و ئەنجام و مارەسەی ئەو حەقانەی خۆمان بکەین کە یا حەقێک بین بە خۆمان وەکو چۆنێکێتی پارتیای بە خۆیان خەڵکی تر بخاتە دەرەوە یا کۆمەلگە پەرایز بخاوە کۆمەلگە زەربی سفرکە نەخێر ئێمە دەبێ هەموو هەنگاوەکانمان بۆ ئەوە بێ فرێلایەنەیەکی سیاسی حەقیقی دموکراسیەتێکی حەقیقی و دەساودەستی دەسەڵات بە شێوەی ئاشتیانە هەبێ چۆنە لێ براوەی یەکەم و سەرکەوتوی یەکەم لەم معادلەیە کێبێ ئەزمموی سیاسی هەرێم و تاکتاکی ئەندامانی کۆمەلگەی کوردی شتێکی تەبیعیە دەسەڵات تووشی هستریا بوو بێ ئێستا و بەڕاستی لە دۆخێکی شڵەژاوی سیاسی جەماوەریە بێ بەم مدەکەمە باری چۆنەڵێ باری ئاسایی تێک بچێ پەنا بۆ کۆمەڵی لێدوان پەنا بۆ کۆمەڵی ڕەفتاری سیاسی ناشایستە یا ڕەفتاری ئەمنی ناشایستە یا کۆمەڵێ هەڵوێستی چۆنەڵێ ناجوامێرانە بەرێ ئەمە دەلالە لە چیەکە دەلالت لەو عقدە نەقسەی کە ئێستا دەسەڵات تووشی بووە لەو ترسەی کە دایگرتووە سەبارەت بە هەڵبژارنەکانی داهاتوو چونکە ئەم دەسەڵاتە خۆی لە ئێمە باشتر دەزانێ ئەوەی کە ئەو مراهەنەی لەسەر کرد لە هەڵبژارنەکانی پێشوا هیچی ئەوە نییە ئەگەر مراهەنەی لەسەر دەنگدانی تایبەتە کرد بە تایبەت باشە کە دەنگدانی دووبارە و سێبارەیان پێ با ئێستا هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان خۆیان زیاتر تووڕەن لە دەسەڵاتی کوردی باشە ئەگەر لەسەر مثلەن خەڵکی هەرێمی کوردستان مراهەنەیانە کرێسا خەڵکی هەرێمی کوردستان 4 ساڵە لە ناو دۆزەی کاژی بە بۆنێ چۆنەڵی هەڵوێستە سیاسی بیرکردنەوە سیاسەکانی یەکێتی و پارتی و ئەم دەسەڵاتە تەقلیدی و شکست خواردووی هەرێمی کوردستانەوە هەموو ڕێگەکانیان لێگیراوە لە بەرامبەر ئەو هێزانەی وەکو نەیاری سیاسی وەکو ئۆپۆزیسیۆن چەند ساڵێکە ئیشەکەن بۆ خەڵک وە دژی سیاسەتە ستەمکاریەکانی ئەم دەسەڵاتەوە ستاونەتەوە سەیرەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەچن تۆ سەیری نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕوویان دێ بچنە ناو خەڵکەوە لە ڕوویان دێ بانگەشە بکەن چونکە ڕابردووی ئێستایان سیرەکەی تەناقوزێکی تیان نییە بەڵام ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان 6 مانگ پێشستا 7 مانگ پێش ئێستا وتێتی کاکە من لەگەڵ بەغداجی ئابمەوە بم بە دوو دراوسێ هیواداریم بین بە دوو دراوسەی باش ئێستا تەنانە تووشی ئەزمەی خیتابیش بۆ نازانێت چی بڵێ ئێستا پارتی و ئەوانەی کە دوای کەوتن بۆ مەسەلەی ڕیفراندۆم باشە چی بێ ماڵێن کار تۆ باسی سەربەخۆیی یەکەی سەربەخۆیی بەپێی ئەگەر ڕاستە سەربەخۆی تەوێ بێتەوە مقاتعی انتخاباتی پەرلەمانی عێراقی ئەگەر سەربەخۆیی ناوێت کەواتە ئەم چاشەکاری و گەوجانەی خەڵک بۆچی بۆیە بەڕاستی وەکو تای هەڵبژاردن ئەم هێزانە کەوتونەتە بڵاوکردنەوەی کۆمەڵی دیعایی سیاسی کۆمەڵی پروپاگەندەی نەفسی بۆچی بۆ ئەوەی لانی کەم کاریگەریەک لەسەر خەڵک دروستکەن بەڵام خەڵک زۆر لەوە هۆشیارترە بەڕاستی ئێستا تۆ ڕۆیتە نووسنگەکانی کۆمیسیۆن لە شار و شارشکەکانی کوردستانە کە هەر بەرناکەوێ بۆ وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری ئەمە نیشانەی ئەوەیە خەڵک هۆشیاری زیایی کردووە خەڵک بەڕاستی ئەچێ چیەکە ئەچێ دەنگدان بەکارێنێ بۆ تۆڵەسەنەوە لەو دەسەڵاتی کە 4 دانە ساڵە ئەم لەسەر جادەیە ئەو حسابی بۆ ناکە ئێستا چۆن بە بەڵێنە درۆیەکانی ئەوە دەکا بۆیە بەڕاستی ئێمە دەبێت چاوەڕێی دیعایی نەفسی زۆر گەورەتری ئەم دەسەڵاتە بین کە لەسەر کۆمەڵێک ئاست ئیش دەکەن لەلایەگەوەی کە ئەم هێزانە هیچیان پێ ناکرێت لەلایەگەوەی ئێمەگەر دەسەڵاتیشمان بەدەستەوە نەمێنێ خۆ هێزمان هەیە و یەک کورسیشمان هەبێ ئەوە دەکەین ئەمانە هەموو قسەی خەڵکی دۆڕاون بەڕاستی قسەی خەڵکێک نین کە چۆنەڵێ بتوانێ خاوەنی قەراری خۆی بێ خاوەنی هەڵوێستێکی مەردانە بێ ئێمە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین چۆن دەرکەوت کە هەموو ئەو پروپاگەندانەی لە هەڵبژارنەکانی پێشووە هەمووی درۆی نەبوون کە یانود وڵا ئەوەی کە دەنگ بەلایەنێکی تر با پێی ئەزانین و بایعەکەیە بڕین هەمووی درۆ دەرچوو ئێستا هەموو ئەو شتانەی کە باسەکرێ سەبارەت بەوەی کە ئەزان کێ دەنگی داوە یا بۆ نەتەزویرەکرێ یا ئینتیخابات ئەنجامی نابێ یا نازام شیشی ئەم شتانەی کە هەموو باسەکرێ هەر هەمووی دیعایی نەفسیە هیوادارین کەس بەگوێ نەکاوە خەڵک زۆر وشیار بۆتەوە و هیواداریشین بەڕاستی نەتیجەی ئینتیخاباتە نەتیجەیەک بێ کە کۆتایی بە ستەمکاری و کۆتایی بە دەسەڵاتی ناشرعیانەی ئەم دەسەڵاتە ستەمکار و تەقلیدی هەرێمی کوردستان بهێنێت. لە وڵاتانی دیموکراسیایان لە هەموو وڵاتێکە
کە دیکتاتۆریێت وەلا بنێ و هەنگاو بەرەو دیموکراسی بنێت بە سندوقەکانی دەنگدانە بتوانێت ئاڵوگۆڕ دروستکە. لە هەرێمی کوردستانیشیان لە عێراقا کە لە قۆناغی ڕاگوزەری دیموکراتیاین لە قۆناغێکین بەرەو استیقراری سیاسی هەنگاوانێ ئێستا لە حاڵەتێکین ئێستا تاکە ڕێگە هەڵبژاردنە لەبەرەوە سەردەمی مەسئلەی یەکلاکردنەوەی ململانەکان بەهێز کۆتایی هاتوو. ئێستا سندوقەکانی دەنگدان سندوقی یەکلاکردنەوەی ململانەکانن. من هەرچەندە هەڵبژاردنەکە بۆ عێراقە بەڵام من نموزەجێکە لەسەر کاریگەری هەڵبژاردن بۆ بێنمەوە. لە ساڵی 92 لە هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان 100 کورسی بەدەست دوو هێزەکەی یەکێتی و پارتیەوە بوون. تەنها بە چوار هەڵبژاردن کە ممارەسە کرا ئەم دوو هێزە لە 145 دەنگەکانیان لەدەستداوە. لە ساڵی 2005 ژماری کورسەکانیان هاتە خوار 80 کورسی. هێزی نوێ داخل بوو، هێزی ئیسلامیەکان و هێزەکانی تر داخلی پەرلەمان بوو. لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕانی شات و ئۆپۆزیسیۆن داخل بوو، ژماری کورسەکانیان 40 کورسیان لەدەستدا. بە 4 ساڵ کاری معارەزەیی ئەو چەند حیزبی لە معارەزا بوون، ژماری کورسیەکانی یەکێتی پارتی زیاتر دابەزی بوو بە 56 کورسی. ئەمە ئەبینین بەرهەمی خەباتی پەرلەمانیە، بەرهەمی سندوقی هەڵبژاردنە. یەکێتی پارتی 10 ساڵ شەڕی براکوژیان کرد، کوڕی کوریانە بەکوش لە شاخەکان و لە چیاکان کرد، دوایی نەگەشتە نەتیجە. بەڵام کاتێکە ئەم هێزانەی دەروی دەسەڵاتی یەکێتی پارتیەمە هاتین خەباتێکی مەدەنیمان گردەبەر لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە هاتین گەشتینە لوتکەی دەسەڵاتی تەشریعی سەرۆکایەتی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی و سکرتێری پەرلەمانمان وەرگرت، هاتین کۆمەڵە پۆسی ترمان وەرگرت. ئەمە بە لولی تفەنگ وەرنەگیرە، ئەمە بە هێزی دەنگ وەرمان کرد، بە هێزی دەنگ دەروەرمان کرد. ئەبینین لە حکوومەتی خۆجی سلێمانی جاران پارێزگار و نزیکی 15 قایمقام لە دەستی یەکێتی نیشتیمانیە بوو، بەڵام ئێستا بینی هێزەکانی دەروی یەکێتی نیشتیمانی پارێزگاریشان لایە نزیکەی 8 قایمقام نزیکەی دەیان بە ڕێوەبەری گشتی دەیان بە ڕێوەبەری ناحیان لایە. ئەمانە هیچی بە کوشتار و بە لولەی تفەنگ بەدەست نهاتوە، گرتنی ئەم قایمقام بە لولەی تفەنگ نهاتوە، ئەمە بە خەباتی پەرلەمانی بە خەباتی دەنگدان هاتووە. بۆیە من قەنەعاتی شەخسی وایە تاکە ڕێگە شاڕی گۆڕانکاری بێ، شاڕی ئاڵوگۆڕی دەسەڵات بێ، ڕێگای وەرگرتنی دەسەڵات بێ، ڕێگای دوورخستنەوەی گەندەڵکاران بێ لە دەسەڵات، تەنها هەڵبژاردنە. پندێکی کوردی هەیە ئەڵێ کەسێکە کاتی خنکانی بێ لە ناو ئاوێکە چڵەپوشێکیش بینێ دەسی بۆ بە. ئەمانە ئیرادی شەقامیان لەدەستداوە، ئەمانە متمانەی خەڵکیان لەدەستداوە، ئەمانە ئەندازیاری لە دەستدانی لە 150 خاچی کوردستانن، ئەمانە ئەندازیاری 16 ئۆکتۆبرن، ئەمانە قارەمانی لە دەستدانی شنگالن، ئەمانە قارەمانی تەسلیمکردنی ئەو هەموو بیرەنەوتانن، ئەمانە کۆمەڵشتن متمانی شەقامیان لەدەستداوە. بۆیە ئێستا پەنا بنە بەر بڵاوکردنەوەی قسەی بێبنەمە و پڕوپوچ. بەڵام دەنگدەری کوردستان زۆر لەوە واعیترە، زۆریشان وتی ئێمە نەپارێزگار تەسلیمەکەین، نەوەزارەت تەسلیمی کەسەکەین، نەپۆستەکان تەسلیمەکەین، بەڵام ئیرادەی دەنگدەر و ئیرادەی شەقام توانی هەموو پۆستەکانیشان لێ وەربگرێ و ملکەچیش بوون بۆ یاسا. لەبەرەوە ئەو قسانە پێم وابێت بە هەم بەتاڵکردنەوەی ناخی خۆیانە، هەمیش بێئەمەلکردنی دەنگدەرە، بەڵام بە پێچەوانەی ئەمەوە بێ هەم دەنگدەران هەمیش هێزەکانی تر کار لەسەرەوە بکەن ئالێرەوە گرنگی ئینتیخاباتمان بۆ دەرکەوێت، چونکی ئەوانە کە ئیرادەی ئینتیخاباتیان ئیرادی شەقامیان لەدەستدا بیرەوەکەنەوە دیعایە بڵاوکەنەوە. بڵاوکردنەوەی دیعایە دادی کەس نادە، زۆر دیعای تریشان بڵاوکردەوە لە ساڵی 2005ەوە زۆر دیعایان بڵاوکردەوە، زۆر هەڕەشیان کرد، بەڵام ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان گەورەترە بن، ڕۆژ بە ڕۆژ بەرەی میلەت فراوانە بێ و هێزانی لە بەرەی گەلان ژمارەی دەنگیان زیاد دەکات، ژماری کورسیەکانیان زیاد دەکات، ژماری کورسیەکانی ئەوان و دەسەڵاتە گەندەڵەکان بەرەو کەمبوونەوەچی. وەختێک کە هاوڵاتیان بزان دەنگ بەکێدەن و بزانن دەنگ بەکێ نادەن و بۆچی دەنگەدەن بە نوێنەر و لیستێکی سیاسی و بۆچی دەنگ نادەن بە نوێنەر و لیستێکی سیاسی تر، کە خەڵک ئەم تێگەیشتنەی هەبوو و لە دوای ئەوە شەوانێ کە وەختێ نوێنەرەکانیان چوونە ناو ئەنجومەنە هەڵبژێراوەکانەوانێ لە دوای ئەوەشەوە متابعەی ئەو نوێنەرانە بکەن و چاودێریان بکەن و ڕخنیان لێ بگرن ئەگەر بێت و بە ئەرکی خۆیان هەڵنەسان و 4 ساڵ دوای ئەوە ئەگەر هاتوو نیانتوانی ئەو بەڵێنانەی کەوتوانە نوێنەرەکان یاخود قوارە سیاسەکان جێبەجێ بکەن، ئەو کاتە دادگاییان بکەن لە ڕێگەی ئەوەی کە جارێکی تر دەنگیان نەتەنەوانێ و دەنگ بۆ نوێنەرە و دەنگ بۆ قوارە سیاسەش نەدرێتەوە. هیچ دەسەڵاتێک هیچ حیزبێکی فەرمان ڕەوان نییە لە دنیای حەزی بە هەڵبژاردن بێت. لەبەرەوە ئاڵێن کە هەڵبژاردن دەوری نییە، لەبەرەوەی حەز بەوە ناکەن ئەساسن هەڵبژاردن هەبێ. تەنان لە وڵاتانی زۆر پێشکەوتوش ئەگەر بە دەستور و بە یاسا و بە عورفی دیموکراسی نەبێت
حیزبە فەرمانڕاوەکانە و حیزبانی کە ئەسنە سەرکورسی دەسەڵات نانوێ لا بچن بۆیە بۆ ئەوەی لا نەبرێن لەبەرەوە ئەو پروپاگەنداناکەن کە هەڵبژاردن هیچ دەوری نییە بەڵام ئێماڵێن نەخێر دەنگ دەوری زۆر هەبووە ئەگەر سەیری ژماری کورسەکانی بەس پەرلەمانی کوردستان بکەیت لە هەڵبژاردننی 92 کە یەکەم هەڵبژاردن لە کوردستانە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی 2013 و 2014 ئەبینیت ئەو 50 چۆن جار بەجار کەرتی لێ بۆتەوانێ و جار بەجار ژمارەکان کەم بۆتەوانێ و ئەمە لە ڕێگەی چیوەیە لە ڕێگەی وشیاری هاوڵاتیانەوەیە لە ڕێگەی ئەوەیە کە کایەکە کایی سیاسی لە هەرێمی کوردستانە بەرەوکرانەوە ڕۆیشتووە هێزی تازە گروپی تازە دروست بووە و ئەمانە خەڵکیان وشیار کردوەوە کاریگەریان لەسەر هاوڵاتیان هەیە و هاوڵاتیانیش هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و چوون دەنگیان داوە بەو هێزە سیاسیانەی کە ئەزانن لەگەڵ خەون و ئاواتەکانی ئەوان بەڵام ئەوە نییە کە تۆ کارتێکت خستە ناو سنووقێکەوانێ دەم و دەست گۆڕانکاری ببێ ئەنی لە دنیا شاشتیوان نییە ئەنی لە وڵاتانی هەر پێشکەوتوشە یعنی ئەوە نییە کە تۆ بە جارێک دەنگێکتدا ئیتر تەواو بەڵکو دیموکراسی پرۆسەیە و پرۆسیش پەیوەندی پرۆسەش پێویستی بە بەشداریکردنە بەتەکی دەبێت کە تۆ دەنگدا بەرپرسیارەتێک ڕاستە بۆ نوێنەرێک دروست کردو بەڵام دەرپرسیارەتێکی ژەبێت بە خۆ دروست بکەیت بەوەی کە دەنگ داوە بەچێ و بەڵام ئەگەر بێت و دەنگ نەدەی ئەو ساکە تۆ ئەبی بە کاینێکی پاسیف کاینێک کە هیچ کاریگەری و ڕۆڵێکت نییە لە ناو کایی سیاسە لەبەرەوە دوای ئەوەش نابێ بۆڵە بۆڵ بکەیت گلەی بکەی بڵێ فلان شت وایە و فیسا شت وایە لەبەرەوەی تۆ خۆت ڕۆڵێکت نەبینیوە دەورێکت نەبینیەوە بۆی کە دەنگ بدەیت لەبەرەوە دوای ئەوەش کە دۆخەکە خراپ و خراپتریش ببێ خۆش سەبەبی لەو کاتەیە نابگلەی لە دەسەڵاتداران کچکە دەسەڵاتدارانە ئەنێ تۆ نەچی بۆ دەنگدان تۆ بەشداری سیاسیت کەم بێتەوانێ نەو بێ لە بەڵام کە تۆ بە قسەی ئەوان بکەیت و بەو شێوەیە جم و جوڵ بکەیت و بۆ شێ بجوڵێتەوە کەواتە تۆ دەنگت داوەتەوە بەو کەسانەی کە حەز ناکەن تۆ دەنگ بدەیت یعنی بزە بدواکە دەنگ نەدان بەمانای دەنگدانەوەیە بەو کەسانەی کەوان لە تۆ کردو دەنگ نەدەن لەبەرەوە دەنگ نەدان پێم وایە خراپترین بژاردەیە بۆ دەنگدەری ئێمە لە قۆناغێکین کە دوای هەوڵ و خەبات و تێکۆشانێکی مەدەنی زۆر دۆخەکە گەیشتۆتە ئەوەی کە بتوانرێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ کە بەتایبەتی لە عێراقا ئەوە زیاتر هەیە هەڵبژاردن یەکێکە لە ڕێگا و ئامرازە سەرچیەکان بەڵام تۆ لە هەڵبژاردنە بەشداری نەکەیت چاوەڕێ ئەوی لە ناکرێ بەڕاستی لە دوایە بەشداری سیاسی ترت هەبێ یعنی لەبەرەوەی هەڵبژاردن ئاسانترین شێوازە بۆ ئەوەی ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە بکەیت تۆ لە ئاسانترین شێوازە بەشداری نەکەیت چ عەجەبا چۆن ئەچی لە شێوازەکانی ترا بەشداریەکەیت و من پێم وایە ئەوە بەهانەیە ئەو کەسانی کە ئەڵێن ئێمە بڕوامان بە هەڵبژاردن نییە لەبەرەوەی هەڵبژاردن ناتوانێت ئاڵوگۆڕی دەسەڵات بێ لە کاتێکە ئەوانە نا بەدیلێکیان پێ بۆ هەڵبژاردن پێمان ناڵن بەدیلی هەڵبژاردن چییە و دڵنیاشم لەوانەیە ئەوانەی کە ئامادە نەبن چەند سعاتێکی خۆیان لە ڕۆژێکی وەکو ڕۆژی هەڵبژاردنە تەرخان بکەن بۆی بچنە سەر سنووقەکانی دەنگدان ناکرێت چاوەڕێ لەوانە بکەیت کەوانە دنیا بۆ بکەن بە بەهەشت و دنیا بۆ بگۆڕن لەبەرەوە پێم وایە دوجار ئێمە هەرە بێ بچینەوە سەر سنووقەکانی دەنگدان ولی کولی حادثین حەدیث و ئەگەر دۆخێکی تریش هاتە پێشەوە پێویستی بە شێوازی تری مەدەنی بوو کە لە ماوەی ڕابردووە تاقیشمان کردوتەوانێ ئەویش بۆ خۆی کۆمەلگایە و ئامرازی خۆیەتی و ئەیدۆزێتەوە ئیگرێتە بەر. ئێمە لە بیدایە تاوتمان دەنگدان مافی ئینسانێکە تۆ کە ئەچی دەنگە دەی بە هۆشیاریەوە دەنگە دەی ممارەسی حەقی خۆت کردووە ئیسپاتی وجودی خۆت کردووە یعنی بۆ نمونە تۆ کە دەنگە دەی ئەیسلمێنی کە هەی ئەمە خاڵێکی تر تۆ هەموو کردەوەیەک بە نەتیجەکەی ئەپێورێ تۆ دەنگ نادەی ئەم پرۆسەیە ئەگەر ئێمە ئەم دەنگ نەدانەی تۆ تەعمیم بکەین چی ڕوئەدا کەواتە تۆ خۆت بەشدارەبی لە هێشتنەوەی زوڵم لەسەر شانی خۆت لەسەر کۆمەڵگەکەی خۆت لەو ناهامەتیانەی کە هەیە بۆ دەسەڵاتێک لەو لاوە فەرزی کردووە لەسەر هەموو ئەندام و مچەخۆرەکانی خۆی کە دەبێت کارتی بایەمەتریان کردووە ئەنجام معاشیان بداتێ بەڵام لەو لاوە تۆ کە دژی ئەو دەسەڵاتی ئەڵێ وەڵام من دەنگ نادەم کەواتە بە دەنگ نەدانت بەشداری لەوەی کە ڕقەمێکت زیاد کردو بۆ ئەو دەسەڵاتە گەندەڵە چونکە ئەو خەڵکی خۆی ڕاهێناوە ئەو خەڵکی خۆی هەنداوە بۆی بچێتە سەر سندوقەکانی دەنگدار ئەگەر تەزویریشی پێ بکرێت کە پێ ناکرێت لە انتخاباتەیە تەزویرەکەشی پێەکە وەکو چۆن ئێستا بیستمانە دەڵێن حیزب هەیە 4 ڕۆژ خولی کردوتەوە بۆ ئەندامەکانی بۆ چۆنەتی تەزویرکردن لە انتخاباتەیە بۆیە بەڕاستی بەڕێزان مەسلەی
ئەوەی کە ئێمە دانیشین لە ماڵ و گۆڕانکاری یەکێک لە کێشەکانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان کە تۆزێک بە خاوی هاتووە یا ئەتوانین بڵین دوای 27 ساڵ لە زۆڵ مستەم ئێستا ئێمە هێشتا نەمانتوانیەوە ئەو ئەزمونە تاڵە کۆتایی پێبێنین ئەوەیە کە من لە ماڵەوە زۆر جار دانیشتم چاوەڕێم تۆ ئیشەکەم بۆ بکەیت من لە ماڵەوە دانیشتوم خۆم پاک و خاوێنی بەر ماڵەکەی خۆم ماڵەکەی خۆم ڕانەگرۆ چاوەڕێم پاکەرەوەیەک بێ بەردەم ماڵەکەی من ئەوە بکە چاڵێک لە بەردەم ماڵەکەمە هەیە چاوەڕێم شارەوانی بێت ئەوم بۆ بکە خۆم ئامادە نیم تاسێکی من تۆ بگرمەوە بەردەم ماڵەکەم ئەوە بکەم ئێمە دەبێت خۆمان بەشداری فعلی بین لە ڕوودانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بەشداری فعلیش لە پرۆسەی انتخاباتە بەوە بێت تۆ بچیتە سەر سندوقی دەنگدان یەکەم کەس بی ئیسپاتی وجودی خۆت بکەیت و دەنگەکەت بە هۆشیارانە بدەیت دەنگەکەت بۆ تۆڵەسەنەوە بێت لەو کەسانەی کە شەرعیەتی فەرمانڕەواییان نەماوە لە هەرێمی کوردستان و بۆ خزمەتی ئەو کەسانە بێ کە لانی کەم تۆ پێ دوایە بە قەناعەتی 100% خۆت لە خزمەتی تۆ یابوون لانی کەم درۆیان لەگەڵ نەکردووی ئەگەر نەیانتوانی بێ شتێکیشێ بۆ بکەن بەهۆی قۆرەخکاری دەسەڵاتەوە بەڵام خیانەتیان لێ نەکردووی بەڕاستی ئێستا هی وایە دەڵێ کاکە ئاخر من فلان بگۆڕم بە فلان کاکە تۆ ئەگەر هەر هیچ نەبێت دزێکی گەورە بگۆڕەرەوە بە دزێکی بچووک هەر قازانج کردووە تۆ کەسێک بێ دەفتەرێکی لێ بدزێ یا کەسێک بێ 20 وەرەقە لێ بدزێ ئەمە ئەگەر هەر جارە قسەکەمان لەسەر دزەکان بێ ئەی ئەگەر کەسێکی دەست و دایان پاک و ئیمان پاک و کەسێک کە بە پاشخانێکی دینیەوە سیاسەتەکە کە بەر لەوەی پەرلەمان بە چاودێری خۆی بزانێ بەر لەوەی تۆ بە چاودێری خۆی بزانێ خی پەروەردگاری بە چاودێری خۆی زانیوە بۆیە بەڕاستی دەبێت ئێمە بەشدار بین خۆمان و کارکتەری فعلی و کارابین لە ناو چیە لە ناو پرۆسی گۆڕانکاریە ئەگەر ئێمە لە ماڵەوە دانیشتین چاوەڕێ بین خەڵکێک بچێ مزاهرە بکە چاوەڕێ بووین خەڵکێک ناڕزایەتی دەربڕە چاوەڕێ بووین خەڵکێک بێ ئەو دەسەڵاتەمان بۆ بگۆڕێ بەڕاستی پرۆسەی گۆڕانکاری خاوە بێتەوە و درەنگترە گاتە مەنزڵ هیوادارین خەڵک ئەو هۆشیاریەی کە لای دروست بووە گەیشت بێتەوە ئاستەی کە بەڕاستی خۆی وەکو هێزە سیاسیە نارە و ئۆپۆزیسیۆنەکان خۆی بێتە سەرجادە و خۆی بەشدار بێت لە چی لەوەی کە بەڕاستەوە خۆ دەوری هەبێت لە ڕوودانی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بەڵێ بە فعلی ئەمە یەکێک لە ئیشەکان بۆ ئەوی کە تۆ بەشداربی ئەوەیە کە تۆ بچی بەدەم ئەو لایەنە هونەریانەشەوە کەواکەن تۆ بتانی بەشداری دەنگدان بکەیت کە لە ئێستادا بریتیە لە وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری لە چوون بۆ ئینتیخابات لە دەنگدانێکی هۆشیارانە هیوادارین خەڵک خۆی بەشداری فعلی بێ لە هەڵگرتنی ئەوستەمەی لەسەر خۆیەتی چیدی چاوەڕێی زۆر کەس نەبین کە لە دەرەوەی ئیرادەی ئێمە بیرمان بۆ بکاتەوە و ئیشمان بۆ بکات من لێرەوە داوا لە دەنگدەرانی هەرێمی کوردستانەکەم حەزەکەم زانیاریشان پێڕاگەنم ڕەنگ ئەم زانیاریە لای هەندێک نوێ بێ ئەویش ئەوەیە ئەو بەڕێزانەی تۆماری بایۆمێتریان کردووە تۆماری بایۆمێتریان کردەوە هەتا وەکو 9/11/2007 ئەوەی تۆماری بایۆمێتری کردبێ ئللا ئەتوانێ بە کارتە نوێەکەی دەنگ بدە واتە ئەبێ بچێ کارتەکەی وەرگێتەوە ئەگەر کارتەکەی وەرنەگرێتەوە ناتوانێت ڕۆژی هەڵبژاردن بچێ دەنگ بە هەتا وەکو 9/11/2007 واتە من لێرە داوایان لێکەمەوەی تا ئەو بەروارە بایۆمێتری کرۆ تکایە بچن سەردانی ناوەندەکانی وەرگرتنەوەی کارتی بایۆمێتریکن کارتەکانتان وەربگرنەوە بۆ ئەوەی ڕۆژی هەڵبژاردن مافی دەنگان لە دەست نەدەن ئەوەی تر کەماوە ئەو هاوڵاتیانی تر کە لە دوای 9/11 بایۆمێتریان کردەوە یان بایۆمێتریان نەکرۆ ئەتوانن بە کارتەکەی جاری پێشوو دەنگەکانیان بدەن بەڵام من لێرە داوایەکی ترەکەم هاوڵاتیان یا دەنگدەرانی ئەزیز دڵنیابە تاکە ڕێگەی تۆ بۆ دیاریکردنی نوێنەری ڕاستەخینەت بۆ ئەوەی دەنگت هەبێ بۆ ئەوەی ڕەنگت هەبێ لە قەراری سیاسی ئەوەیە بەشداری دەنگدان کەی دەنگ بێ بەو نوێنەرانەی کە لە بیری تۆ نزیکن لە فکری تۆ نزیکن کە متمانت پێیان هەیە ئەم هێزانە تاقی کراوینەتەوە ئەم هێزانە مێژوویەکمان لە ڕازگۆیی هەیە لەگەڵ بەرەنگار بوونەوە لەگەڵ گەندەڵی لەگەڵ بەرانگەر بوونەوە لەگەڵ ستەمکاری لەگەڵ شەفافکردنی بوجا لەگەڵ داکۆچیکردن لە مافەکانی هاوڵاتیان وە کۆمەڵ هێزگەرێکیش هەن کە لە دەسەڵاتان ئەزمموونێکی دوور و درێژیان لە گەندەڵی و لە خواردنی ماڵی خەڵک و سامانی خەڵک و لە دەستدانی خاک و خیانەت هەیە لەم خاکە لەبەرەوە توی دەنگدەر لە ماڵەوە دابنیشیت پێتوابێ بە دەنگدەدانە خزمەت بۆ بەراکەی کە مافی خەڵکە خوا کە خاچی خەڵک لە دەسەدا کە خوێنی شەیدان بەفی ڕۆدا کە سەفەقاتی ژێربەژێرەکە کە سنوورەکانی هەرێمی کوردستانەکاتۆ هێزی بێگانە بێت خاکەکەمان داگیرکە بە بەشداریش دەنگەدەی بەو هێزە نیشتیمان پەروەر و بەو هێزە کورت پەروەرانە یا بەو هێزانی کە ئیسلاح خوازن بەو هێزانی کە داوای شەفافێتەکەن داوای دادپەروەریەکەن داوای شەفافێت لە بوجە و داوای مافی هاوڵاتیانەکەن داوای گەڕانەوەی قوتی خەڵکەکەن بۆیە دانیشتنی دەنگدەر لە ماڵەوە هیچ خزمەتێک ناکە ئیلا بەدەسەڵاتدارە گەندەڵەکان دەبێت لەبەرەوە من لێرەوە داواکەم گەورەترین بەشداری هاوڵاتیان لە عملی سیاسی چوونیانە بۆ سەر سنووقی دەنگدان و دەنگدانیانە بۆ هێزانەی
کە لە ماوەی ڕابردوو ڕازگۆ بوون لەگەڵان کە لە ماوەی ڕابردوو داکۆچیان لە مافەکانی هاوڵاتیان کردو. پێم وانێ ئەم جارە بتوانن بە شێوازەکانی جارانی پێشوو بیکەن. جارانی پێشوش توانیان ژمارەیەکیان دەنگ تەزویر کرد. بەڵام خۆ بەرەنجامەکانی انتیخاباتمان بینی وەرگرتنی وەک باسم کرد وەرگرتنی سەرۆکاتی پەرلەمان و دەستی سەرۆکاتی پەرلەمان بوو نارنە ماڵەوەی سەرۆکی هەرێم بوو کە بە پێداگری خەباتی پەرلەمانی سەرۆکی هەتایی کۆتایی هەول لە هەرێمی کوردستانە ئەوەی کام پۆستە تام کەسە بمێنە بێ لەم پۆستا بێ وەرگرتنی پارێزگاری سلێمانی وەرگرتنی ئەو هەموو بەڕێوەبەرە گشتیوانێ ئەمە هەمووی دەسەڵاتی خەڵکە هەمووی ئیرادەی خەڵکە لەبەر ئەوە تەزویرکردنی ئیرادەی خەڵک ناتوانێت بەر بە شەپۆلی ئیرادەی خەڵک بێت شەپۆلی ئیرادەی خەڵک وەکو لافا وایە کە ڕووی لە هەر شوێنێک گەندەڵکاران ناتوانن بە چڵە پوش بەردەمی ئەم لافا و بەردەمی ئیرادەی خەڵک بگرن لەبەرەوە تەنها ڕێگە ئەوەیە ئەگەر ئەتەوێت ڕێ لە تەزویر بگری بە تەنیشتی و ئەتەوێت بەژاری لە قەراری سیاسیاکەی منێکی هاوڵاتی یان تۆیەکی هاوڵاتی بچین خۆمان دەنگەکەی خۆمان بین کارتەکەمان بە بەتاڵی نامێنێتەوە کەسێکی تەزویرچی بتوانێت تەماعی تێ بکات دەنگەکەت بدە بتوانێت سەحێک لە شوێنەکەی تۆ بدا و دەنگ بە کەسێکی تەزویرچی بدە لەبەرەوە بۆ ڕێگریکردن لە تەزویر بۆ زەمانی نەزاهەتی انتیخاباتەکە تکایە با هەمومان دەست لە دەست و قوت لەخوا ڕۆژی 12 چینە سەر سندۆقەکانی دەنگدان بتوانین دەنگ بدەین بۆ نوێنەرانی کە نوێنەری ڕاستەقینی گەلی کوردستان. جارە زۆر گرنگە ئەوانەی کە مامەڵەی کارتی بایۆمەتریان کردووە بچن وەری بگرنەوانەیە چونکە ئەوانەی کە مامەڵەی کارتی بایۆمەتریان کردووە و نەچن وەری بگرنەوانەیە ئەو ساکە ناتوانن بە کارتە کۆنەکەش دەنگ بدەن یعنی دۆخەکان خراپترە لەوانەی کە هەر مامەڵیان نەکردووە بۆیە زۆر گرنگە ئەوانەی کە مامەڵیان کردووە پەیوەندیکەنەوە بە بنکەی تۆماری دەنگدەرانەوانێ و تاکیدکەنەوە لەسەرەوەی کە بایۆمەتریەکانیان دەرچوو یا دەرنەچووە ئەوانەی کە هەر نەچوون بۆ مامەڵەکردن کە هیوادارم ئەوانە بەهۆی کارتە کۆنەکەەوە بچن دەنگ بدەن ئەوانش ضرورە دەنگ بدەن و من لێرەوە بەڕاستی قسەی خۆم ئاراستی هەموو دەنگدەرانی بەڕێزەکەم بەوەی کە وەختی هەڵبژاردنێگە کرێ ئەو هەڵبژاردنە بە بودجەیەکی زۆر گەورە ئەکرێت بە 100 ملیۆن دۆلاری تێچێ ئەم 100 ملیۆن دۆلارە تۆ بتەوێ و نەتەوێ پێو خۆش بێ و پێو ناخۆش بێ تۆش تای لەبەرەوەی بودجەی گشتیە و خەرجیەکە تۆشتایە بەشداری و کردووە لەبەرەوە تۆ کە وەکو خەرجیەکە بەشداریت کردووە لەبەرەوە چاکتر وایە کە بێت بەشداریش بکەیت لەبەرەوەی ئەو بودجە گەورەی کە بۆ هەڵبژاردن تەرخان کراوە بودجەیەکە مافی هەموو هاوڵاتیەکی پێوەیە کە تایە بچێت بەشداری بکە و بە شێوەیەکی ئاسان بتوانێت ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە بکە بەڵام ئاڵوگۆڕ بەمانای ئینقیلاب نا بەمانەیە ئەوە نانە بە هەڵبژاردنێک تۆ بتوانانی هەمووی گۆڕی چووکە سیستمی هەڵبژاردنەکە لە عێراقش و لە هەرێمی کوردستانیشە بە شێوەیەکە خەندەق بە خەندەق قۆناغ بە قۆناغ ڕواتە پێشەوە ئەوە نییە بە یەک جار یا هەمووی یا هیچ و هەڵبژاردنیش بۆ خۆی ئەو یاریە ناکات کە یا 100 یا 0 بەڵکو هەنگاو بە هەنگاو و دەستکەوتێکیش کە بە درەنگ بەدەستی پێێنین دڵنیام لەوەی کە بە درەنگیش لێمانە سندرێتەوانێ و قیمەتی شێزانین بۆیە ئێمە ئەگەر 4-5 هەڵبژاردن بەشداریمان کردی بێت تەنگە نەفەس بووبین یا هیلاک بووبین ئەمە ئەگەر بگا بە نەتیجەی خۆی دڵنیان لەوەی کە تاموچێژێکی زیاترێ بێ وەک لەوەی کە ئێمە یەک جار بچینە سەر سنووقەکانی دەنگان و دوای ئەوە دەسەڵات بگۆڕێ دڵنیام لەوەی کە ئەگەر دەسەڵات بەو شێوە خێرا بگۆڕێ ئەو کاتە بە خێراتریش دیسانەوانی ئەگۆڕێتەوە بۆ خراپتر بۆیە بە تێگەیشتنێکەوە بە وشیاریەکەوە قۆناغ بە قۆناغ بە نەفەسیکی درێژ و بە شێوەیەکی ئارام هێواش ئیش بکرێ بۆی کە بتوانین گۆڕانکاری لە نظامی حکم و نظامی سیاسیا بکەین و میلەتانی دنیا ژوا بوون یعنی تەجروبەیەک نییە لە دنیاە ئەوانەی کە بە شێوازی هەڵبژاردن توانیانە بگەن بە قۆناغی دیموکراسی و بە دیموکراسیات ئاشنا ببن بە جار و دووجار و 50 جاریش نەبووە بەڵکو زۆری ویستووە کارێکە وەختی ئەوێ نەفەس درێژی ئەوێ و لە خۆ بردوویەوێ ئەم جارە جاری پێشووی یەک ئامێر هەبوو ئامێری دڵنیاکردنەوە کە بوو پەنجەمۆرەکە خستە سەر ئەم جارەکە بووە بە 2 ئامێر ئامێری خێراکردنی جیاکردنەوە ژمارنی دەنگەکان تەبێ ئەم ئامێرە ئێمە تەدریبمان لەسەر بینیوە چەند جارێک و ئاگامان لێتی و وردەکاری تا ڕادەیەک ئەو ئامێرە ئەزانین ئەوی ژەوەی ئامێرێکی زۆر پێشکەوتووە لە ڕووی تەکنۆلۆژیاوە زۆر باڵایە و ئەمە تا ڕادێکی زۆر ڕێگە ئەگرێت لە هەموو جۆرە کارێکی ساختە و تەزویرکردن و گۆڕینی دەنگێک بۆیە ئەمە دەرفەتێکی ترە کە ئەگەر سیرکەین بە بەراورد لەگەڵ هەموو وڵاتانی چواردەورماندا
لە هیچ وڵاتێک لە وڵاتانی چواردەورمان و لە زۆربەی وڵاتانی شاتوانم بڵێم ئامێری وا پێشکەوتو بەکار نهاتووە بۆیە ئەمە دەرفەتێکە کە ئەو کۆمپانیای عقدی لەگەڵا کراوە کە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆشمە 100 ملیۆن دلار کولفەکەی بووە جگەل لە ئەو هەموو کولفەی کە بۆ کارمەند و مدیری مەحەتە و مدیری مرکز و ئەمانە یەتە پێشەوانێ بۆیە ئەمە دەرفەتێکە ئێمە ئەگەر گلەیمان هەبوو بێ لە ماوەی ڕابردووە تەزویر هەیە کە دیسانەوانێ ئەویش بەڕای من نابێ وەکو گلەی بوترێ بەڵکووە بێ گلەی لە خۆمان بکەین بۆچی هێشتومانە تەزویر بکرێ ئەگەر ئێمە بێت و هەمومان بەشداری بکەین هەموو نەک تەنها دەنگ بدەین لە پاڵەوەیە چاودێریش بین بچینە سەر سنووقەکانی دەنگدان ئێمە پەیمانگای کوردی بۆ ڕژاردن دەرگامان کردوتەوە بۆ هەر کەسێک کە ئەوێ بێ بە چاودێر بێت ئەو ڕۆژە لە پاڵەوەی کە ئەچێت دەنگەکە لە نزیکترین شوێنی ماڵی خۆیان بێت چاودێریش بکە و گۆڕانکاریە بێ پێوەی هیلاک ببی گۆڕانکاری بەوە نابێت تۆ بڕێتەوە ماڵەوە دانیشیت و بتەوێت لە دەرەوە دنیا هەموویت بۆ بگۆڕێ بەڵکو پێویستی بەوە هەیە نەک تەنها ئێستا ئێمە لەم قۆناغا تەنها دەنگ بدەین بەڵکو پێویستە لە پاڵ دەنگەکانمانە چاودێری سنووقەکانی دەنگدان و ژوورەکانی دەنگدان و مەحەتە و وێزگەکانی دەنگدانیش بکەین بۆچی بۆ ئەوەی ئەگەر تەزویرێکیش کابێت کە ئەم جارە ئەگەری تەزویر زۆر کەمە بەهۆی ئەو ئەمەری باسم کرد بەڵام بەوەی ئەوەش نهێنین لە دوجاری شابەوەی ئێمە بەشدار بین لەو گۆڕانکاریە گەورانی کە لە کۆمەلگاکەمانە بێ سبەی 10 ساڵی تر 20 ساڵی تر دڵمان خۆش بێ بەڕوویەکی خۆشەوە بە مناڵەکانمان بڵێن ئەو گۆڕانکارەی کە ئەو ساڵە ڕوویدا من تایە بەشدار بووم نەگەر وەک دەنگ دەرێ وەکو چاودێرێکیش تایە بەشدار بووم ئەمەیە کەسایەتی حەزاری ئەمەیە کەسایەتێکە بێ گۆڕانکاری و کاریگەری لەسەر کۆمەلگا بێ نەک کەسایەتێکە خەریکی بۆڵە خەریکی ئەوەیە کە ئەبێت دنیا هەمووی بسوورەتەوە و خزمەتی ئەو بکە على ئەساس ئەم گوایە شتێکی زۆر گەورەی پێ ئەوی ژەوەیە کە ناچێت دەنگ بدە دەنگ نەدان شتێکی ئاسانە بەڵام لە ڕووی وجدانی و لە ڕووی بەرپرسیارەتەوە من پێم وایە خراپترین هەڵوێستە